مەترسیەکانی ئەو پیلانە هاوبەشەی کە لە نێوان دەوڵەتی داگیرکەری تورکیا و پارتی دیموکراتی کوردستان پەدەکات داڕێژراوە دژ بە تەواوی گەلی کورد و گەریلاکانی ئازادی و ئەرکی تەواوی توێژە جیاوازەکان و تەواوی لایەنە سیاسیەکان چیە لە باشووری کوردستاندا گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز عەلی کەریمی نووسەر. مامۆستا زۆر بەخێربی. سپاس بۆ بەشداربوونی بەڕێزتان. سڵاو بۆ خۆتان و بینەرانی بەڕێز. دووبارە سوپاس. سەرەتا بەوە دەست پێ بکەم لە پیلانێکی وەها مەترسیداردا کە داڕێژراوە بۆچی پەدەکە یاخود پارتی دیموکراتی کوردستان بەو شێوازە پشکی شێری بەردەکەوێەوە تەواوی فەرمانەکان دەدرێت بە پارتی دیموکراتی کوردستان پەدەکە کە لە باشووری کوردستان بۆ دەوڵەتی داگیرکەری جێبەجێ بکات. بەداخەوە زیاتر لە 20 ساڵە هەر لە سەردەمی ڕاپەڕینیشەوە چونکە کاتکە لە ڕاپەڕین کرا لە ساڵی 91 هەمومان دەزانی کە پەدەکە هێزێکی لەبیرچووەی هێزێکی بچووکراوەی هێزێکی ڕابردوویەک پڕ لە خیانەت هاتەوە باشووری کوردستان و بەسەر شەپۆلی کۆمەڵانی خەڵکدا کەوتوو کە ڕاپەڕین بوو و ئەوەی کە کرابوو لە پێشتردا ئەوە یا کۆمەڵانی خەڵک بوون کە ڕاپەڕینیان کرد یا پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی بوون کە هاتنەوە. پارتی ئەو هێزە نەبوو و ئەوەش نەبوو کە تۆ بتوانی حیسابی ئەوەی بۆ بکەیت کە بەڵام لە ماوەیەکی زۆر کەمدا بەهۆی پیلانی داگیرکەرانەوە بەهۆی پیلانی وڵاتانی دەرە و دەوروبەرەوە و لە هەمووان گرنگتر ئەو کات ئێران و ئێستاش تورکیا بۆوان فەرق ناکە کۆیلایەتی بۆوان کۆیلایەتێجا بۆ ئێرانی دەکەن یا بۆ تورکیای دەکەن ئەو بوو کە دەبینین لە ماوەیەکی کەمدا لە ڕاپەڕین بۆ لە یەکەم هەڵبژاردندا وایە لە پارتی کرد دەوڵەتانی داگیر کرد کە پارتی بێتە تەرازی هێزە شۆڕژگەرەکان پارتی بێتە بخەنەوە سەر قالبی لە قالبی هێزێکی خیانەتکاری کوردفرۆشی کوردکوژی ڕابردووی کارەساتی حەکاری و قیادە موەقەتە و نازانم کوچکوژنی کوردی ئێران و لە 79 ئەوانە لەو ڕابردوویان بۆ پاکردەوە بوو بە هێزێکی شۆڕژگەر بەرامبەر بە هەموو هێزە شۆڕژگەرەکانی دیکەی باشووری کوردستان. بۆیە ئەو پرسیارەی جەنابتان بۆ من هیچ جێگای ئەولانیە و یەکدووی لێ ناکەم دەڵێم بۆەوەی کە ئەوان ئەجێندای کوردی بەڕێوە نابن هەرگیز بەڕێوەیان نەبردووە. ئەجێندای وان ئەجێندای داگیرکەرانە ئەجێندای وان ئەجێندای دەوڵەتانی دراوسەیە. بۆیە ئەو دەوڵەتانی دراوسێش بە درێژایی مێژوو دوای حربی عالەمی یەکەم هیچ دەوڵەتێکی داگیرکەرم پێشک نایە کە ددانی خێری بە کوردیدا هێنابێت. هیچ دەوڵەتێکی داگیرکەرم پێشک نایە لە چوار جیرانەکەی کورد کە توانی بێتی یا ئەوەندەی تێدا بوو بێت کە بڵێ کاکە کوردیش مافی هەیە کوردیش مرۆڤە کوردیش مافەکانی دەبێت دەستە بەربکە. ئەوان هەمیشە دایم بە ئاخر شدەتی خۆی ویستویانە کورد بتوێننەوە کورد تعریب بکەن کورد لە ناوبەرن و شەڕی کوردیان کردووە لە هەموو قۆناغەکاندا. ئەمانە هەرگیز ئەویان بۆ نەدەکرا هەرگیز هیچ دوژمنێک ئێستاشی لەگەڵ بێت هیچ دوژمنێک ئەوەی بۆ ناکرێ ئەگەر خۆماڵی لەگەڵ نەبێت ئەگەر لە ناو ماڵەوە یارمەتی دوژمن نەبێت. کەواتە پێت وایە دەوڵەتی داگیرکەری تورکیا لە تەواوی ئەو پیلانە داگیرکارانی کە لە ساڵانی ڕابردوودا ئەنجامیداوە بە دیاریکراوی لە ساڵی 2021دا کە ئەنجامیدا پێت وایە گەیشتوەتە ئەو قەناعەتەی کە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان یاخود هەر هێزێکی ناوخۆیی هاوکاری نەبێت ناتوانێت سەرکەوتوی بەسەرگەری بە دڵنیایی شک و گومانم لەوەی نییە شک و گومانم لەوەی نییە کە تۆ بزانە سەدان نمونەمان هەیە. ڕووس کوتی بە 2 ڕۆژان ئۆکراین دەگرم. تۆ وەختێک دەبینی ناوماڵەکەت پاکە ناوماڵەکەت هەمووی ئەجەندای هەیە هەمووی ئیرادەی هەیە ئەوە تا وەکو چی تێچەقیوە لە دەواازەکانی ئۆکراینە. ئێمە شەروین ئێمە ئەگەر یارمەتی و بەکرێگیراوی دوژمنانمان نەبێت دوژمن ئاوە بە ئاسانی دەرەقەتی ئێمە نایە. ئاسان ئاوە ناتوانێت زەفەر بکاتە ناوخاچی ئێمە ناتوانێت کاکە بە درێژایی مێژوو قەندیل هیچ هێزێک نەیتوانیوە خۆی لە قەرەی بدات مەگەر هێزی ناوماڵ هێزی خۆماڵی ئەوەیە ئەمە هیچ شک و گومانێکم لەوەی نییە. ئەگەر هێزی ناو خۆمان خیانەت نەکە ئەگەر هێزی خۆمان چاوساغی دوژمن نەبێت جا چی ئێران بێت چه تورکیا بێت چیە هێزێکی دیکە بێت ئەوان ناتوانن وا بە ئاسانی بێنە ناوماڵی من. ئەتۆ خۆ لە قەدیمەوە حتا دنێ و مەسەلی کوردیدا دەڵێ ئەگەر دڵ ناوماڵەکەی خۆت ماڵی تۆ چاک بزانێ هیچ کەس ناتوانێت بە پێوە بێت. ئەو مهمەوەیە کە دڵ نەزانێ ناوماڵی تۆ چۆنە.
ئەگەر دڵزانی ناو ماڵەکەت چۆنە زۆر ئاسان دێ نفوزە دەکا و زۆر ئاسان دێ زەربەی خۆی لێ دەدا. ئەگەر پارتی چاوساغی نەکا بۆ تورک ئەمن ئەم حملەی بەهارم پێ هیچ نییە. پێشم وانە تێدا سەرکەوێ پێشم وابێ هەر وەکو پار و پێرارەکانە کە بە شەهامەتی و بە قارەمانەتی گریلاکان چ بەڵایەکیان بەسەر دەوڵەتی تورکێنا ئەو ساڵی شەر ئەوەی بەسەردێنن. حقیقت ئەوەیە مەگەر ئەوەی کە هێزەکانی باشووری کوردستان کە من دڵنیام هەمویان لەگەڵ ئەوە نین لەگەڵ ئەو پیلانە نین هەمویان بەرژەوەندیان لەگەڵ بەرژەوەندی تورکگرێ نەدراوەتەوە بەڵام هێزێکمان هەیە هەمومان دەزانین هێزەکەش بنەماڵەی بارزانە حتا پارتیش دێ بنەماڵەی بارزانە کە سەروەت و سامانێکی یەکجار زۆریان لە قورگی شێردایە قورگی شێرەکەش و ئاغای ئۆردۆغانە تۆ بزانە چیهایان سەرمایە گوزاری کردووە تۆ بزانە چیها دۆلاری ئەوانە لە گرێوی ئاغای ئۆردۆغاندایە بۆیە ڕەنگە نەتوانن بێ ئەمری وی بکەن ڕەنگە نەتوانن بەوەی کە بتوانن ئەو سەرمایی خۆیان ڕابگرن احتفاظی پێوە بکەن ڕەنگە یارمەتێکی بکەنە ڕووکوپار و پێرار بۆ خۆتان ئاگادارن لە میدیاکان یارمەتیان کرد بەڵام چی بەسەر هات پارتی نەیتوانی ئەجێندای تورکیا تا سەرکەوتن بەرێت لە نیوەیدا ئەوە پەشیمان بۆ لەو شاخ و چەوەی بۆ خۆتان دەزانن کە چی بەسەر جوندی تورک و چەکداری پارتی هات ئەو دەفعەش من دڵنیام کە تەنیا هێزێکی کە بەرژەوەندێکی باڵای ماڵی دۆلاری هەیە لەگەڵ تورکیا هەر ئەو بنەماڵەیە ڕەنگە بۆ چاوبەستنیان حرەکەت بکەن بەڵام ڕەنگە ئەوانی ژووردەوردە بگەن ئەو قەناعەتەی کەمەوە چەند جار ویستمان ئەم هێزەی گریلا لە قەندیل لە ناو بەرین بۆمان لە ناو ناچێت ڕەنگە ئەوانیش وەکو شور و شۆقی 4-5 ساڵ لەوەی پێش بە حرارە و بە گەرمێەوە بەرەو پیری ئەوەی تورکیا نەیەنەوە و بزانن کە هەر شکستە ئەگەر بۆ پێشی شکەون هەر شکستە چونکە ئیرادەیەک من دەبینم هەم لە خەڵکی باشووری کوردستان هەم لە ناو گریلاکان هەم لە قەندیل ئەمن ئیرادەیەک دەبینم کە ئەو ئیرادەیە بە ئاسانی تێک ناشێت. زۆر باشە دواتر دێمە سەر ئەرکی تەواوی توێژە جیاوازەکان و ئەرکی گەل لە ڕێگریکردن لە بەشداربوونی پەدەکە لەو پیلاندا بەڵام ئەگەر هەر لە چوارچەوەی پیلانەکەدا بمێنمەوە بە پێ و زانێرانی کە ئاشکرا بوون هەم لە ئەڵمانیا لە کۆبوونی میونشن و لە ئەنتالیا پارتی ئۆکەی داوە کە بەشداری دەبێت لە هاوکاری و پشتیوانی دەوڵەتی داگیرکەری تورکدا بۆ هێرشێکی نوێ بۆ سەر باشووری کوردستان و هەرچەندە لە چەند ڕۆژی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان ئەوەی ئاشکرا کرد کە ئەو هەواڵانە ڕاز نین بەڵام ئەوەی کە دەبینرێت لە ڕۆژانی ڕابردوودا چەندین جۆر هێزی جوڵاندووە و دوایین هەواڵیش باز لەوە دەکات کە بە ناوی پاسەوانی سنووری عێراقەوە تەنانەت ئەو هێزە عێراقیانی کە لەژێر فەرمانی حکوومەتی عێراقدان بۆ بەرژەوەندی خۆی کە لەو سنوورەدایە جلوبەرگی سەربازی پاسەوانی سنووری کەوتە بەر هێزی تایبەتی گوڵان و هێزی چەتەکانی ڕۆژ و هێزی مەکتەبی سەرۆک و بردوونی لەوێ جێگیری کردوون لە 17 بنکە و بارەگا کە ئەمە لە ڕاگەیانەکانی خۆیشیانەوە دانێن پێداناوە کەواتە پێدوانیە بەشداربوون لەم پلانە جارێکی تر ماڵوێرانیەک بەسەر خودی خۆیان و حیزبەکان و گەلی کوردشدا دەهێنن ئەوەی کە ئەوان لە کۆبوونەوەی ئانتالیایە لە ئەنقەرا و ئیستانبول وعد دەدەن و قسە دەکەن و بڵاوی دەکەنەوە بە میدیایی دەکەن ئەمە حەقیقەتێکە کە دەبێ بیکەن نەیکەن لێیان قبول نابێت قبول ناکرێت ڕیشی وان دەگرەوی دێوێکدایە کە پێی دەڵێن تورک پێی دەڵێن میتی تورک پێی دەڵێن دەوڵەتی ئۆردۆغان بۆیە ناتوانن بە ئاسانی بڵێن وەڵامە نایکەین بەڵێ ئەو گفتانە دراون ئەو وعدانە دراون بەڵام خۆ تۆ دەزانی لە سیاسەتی ئێمەدا لە سیاستدا لە ناوچەکەدا لەگەڵ ئەو وڵاتانە لە حتا سەرکردایەتی کورد حتا دەسەڵاتی کورد درۆ و جەلەسە و چاواشەکردن وەکو نان و ئاوایە ڕۆژانە تۆ دەبینی کە ئەم بەرپرسانەی دەسەڵاتی کوردی درۆی سەیر و عەجایب دەکەن درۆی گەورە دەکەن هەر دەڕابطە لەگەڵ حکوومەت لە بەغدایە هەر دەڕابطە لەگەڵ دانانی سەرۆک کۆماردا هەم دەڕابطە لەگەڵ پەکەکەیدا درۆی زۆر گەورە دەکەن درۆیان پێ عەیب نییە لە نێو ئێمەدا لە ناوچەی ئێمەدا لەنا ئەو میلەتانەدا مەشهورە کە دەڵێن ئاخوندی شیعەت درۆیان دەکا و درۆ شەرعیەتی هەیە و ئەمە وردە دیارە ئەم میکرۆبە هاتۆتە ناو سەرکردەکانی ئێمەش یعنی بەیانی درۆیەک دەکەن ئێوارە درۆیەک دەکەن سپینە درۆیەک دەکەن ئەمە بە دڵنیایی دەزانم کە ئەو گفتانیان داوە
زۆریشان سینکێ ناوەتە پێشە دڵنیابن بەهارێ ئێمەوە پێش دەکەوین بەڵام کەەوە پێش دەکەون کاکە دەشکێن بۆ دەشکێن چونکە ئیرادە نێ لەوێدا چونکە بۆ مەبەستێک بۆ هەدەفێکی قرس و قایم و مقدەس نییە پێشمەرگەی پارتی دەبێت قەناعەت بێنێ کە بۆ شەڕ دەکا شەڕی داعش بەڵێ زۆر چاکەوە دەبینی کە کۆمەڵێک ڕیش و میش هاتوون وڵاتەکەمان داگیر دەکەن وڵاتەکەمان لە ناو دەبن دیسان ئاسانە کە ئەتۆ بە پێشمەرگەی پارتی یەکێتی من تۆ هەر کەسێکی بڵێ کاکە دیفاع لە دایکی نیشتیمان دەبێت بڕۆین خۆمان بە کوژدەی زۆر باشە قبولی دەکەن ڕەنگە بەڵام ئەتۆ بە چ زمانێک فەرماندەکانی پارتی درۆکانی سەرکردەکانی بنەماڵی بارزانی لە ئانقارایە بە خەڵک دەڵێن تەفیمی خەڵکی دەکەن تەفیمی پێشمەرگایی دەکەن بە چ درۆیەک ئەتۆ چۆن دەتوانی بڵێ کاکە ئەوە دەچینە شەڕی پەکەکەی دوژمنی کوردن ناتوانانی لێت قبول ناکە ئەو مناڵە فەقیرە ئەو گەنجە زەحمەت کێشە ئەو پێشمەرگەیە کە مەعاشەکەشی نادەیە مەعاشەکەشی ساڵێ دوو جاری وە دوا دەخەی جاری وایە 6 مەعاش قەرزداری بەڵام قسەکەرەکە ئەوەندە ئەوەندە بێئاقلە دێ دەڵێ جا چۆن دەمانجێکدا 2000 مەعاش بدەین و ئەوانە ئەوە ئاوان نییە ئەتۆ دەڵێ دەبێ بچین بۆ شەڕی گریلاکانی کە منداڵ و ڕۆڵەی باکووری کوردستانن چۆنی قەناعەت پێدێنی چۆنی قەناعەت پێدێنی کە ئەگە بە زۆریش لەبەر مەعاشەکەی بوو کە نیوە چڵە مەعاشەکەی هات لەگەڵت بە دڵ و بەجیان تفەنگ پێوە نانێت بە دڵ و بەجان خۆی لە شەڕەکەی نادا حتا بۆی بکرێ بە بیانووی جەغەرە خواردن بە بیانووی نۆشکردن بە بیانووی ئەو لە نەخۆش بوون کاکە شەڕت بۆ ناکە ئەتۆ دەبێت شەڕێک پێشمەرگە ڕۆڵەی کوردبەرێ شەڕێکی کە بە دڵ و بەجان ئەو ڕۆڵەیە ئەو کوڕە ئەو پێشمەرگەیەت قەناعەت پێهێنابێت کە ئەو شەڕە ڕەوایە ئەو شەڕە حەقە ئەو شەڕە تەحەدایە لە دایکی نیشتیمان ئەمن باوەڕ ناکەم بە هیچ زمانێکی هیچ ڕۆشنبیر و نوخبەیەکی بنەماڵەی بارزانی بتوانی ڕۆڵەی کورد پێشمەرگەی کورد ڕازی بکەی قەناعەتی پێبێنی کە شەڕ لەگەڵ شەڕی گریلای پەکەکە شەڕێکی ڕەوایە باوەڕ ناکەم ئەوەی کە یەک تۆزی ویژدان هەبێ ئەوەی کە یەک تۆز شەرەف و ناموسی هەبێت باوەڕ بەو درۆیەی ناکە کە فەرماندەکانی بنەماڵەی بارزانی پێی بڵێن کاکە بڕۆ بۆ شەڕ بڕۆ ئەوانە دوژمنی کوردن هیچ کەس باوەڕ بەوەی ناکە و ئەو چەند کەسەش کە باوەڕ دەکەن کۆیلە و بەکرێ گیراو بن ئەوان ناتوانن دەرەقەت نایەن ئەمن زۆر بەلامەوە ئەمن بەڕاستی ئەو هەموو ڕاستە نیگەرانیەکان زۆرن ماڵوێرانیە بەڵام من ئەو نیگەرانە نیم کە تورک بە یارمەتی بنەماڵەی بارزانی بتوانێت بێت قەندیل بگرێت بتوانێت داوچەیەک لە باشووری کوردستان بگرێت بۆیە ئەمن پێم وابێت کە دەبێ ئێمە وەکو نوخبە وەکو تۆژی ڕۆشنبیر وەکو ئەو کەسانەی کە لێی حاڵین ئێوە وەکو میدیاکار دەبێ ماندوو نەبن ڕۆژ و شەو هەموو بەرنامەیەک بیڵێنەوە کە بابە دایکی نیشتیمان لە زنجیر و کۆت و بەندی ڕاستەی دوژمندایە بەڵام لەلایەک جیرۆدەی گیر و بەندی ناوخۆیە ئەوانن کە خیانەتی پێ دەکەن خیانەتی ناوماڵمان قورستە لە خیانەتی دەرێنێ دەرێت دەڵێن کوردم قبول نیە و کورد داگیر دەکەم و کورد دەکوژموانە بەڵام ئی ناوخۆ خیانەت دەکا بۆیە دەبێ من و تۆ هەموو ڕۆشنبیران هەموو نوخبە ماندوو نەبێت شعبی کوردی میلەتی کوردی گوناحی نییە ئەو کاری خۆی دەکا پێشمەرگە بەخێو دەکا گریلا بەخێو دەکا یارمەتی دەکا ڕێگانیشان دەدا وەکو هەموو میلەتێکی دیکەی دنیاە بەڵام ئەوەی کە جیاوازی هەیە منی کورد لەگەڵ میلەتانی بە ئیرادەی وەکو ئۆکراین وەکو ئەو هەموو میلەتەی کە لە دوای حربی عالەمی یەکەم و دووەم هاتنەوە سەر پێ و هەستانەوە حەوا ئەوەی کە دێرەدا جیاوازیمانەیە بەداخەوە دەبێ بڵم دیسان دەبێ بڵم ئەوە چەند جاریشم کردووە میلەتی کورد ئەو جوورەی کە دەبێت دەبوو ڕۆشنبیر و نوخبەکەی وریا بێت لەسەر خەت بێت ئاسان فرۆژ نەبێت ئاسان خۆی بەدەستەوە نەدات ئاسان مزدۆری نەکا بەکرێ گیراوی نەکە بەداخەوە لەوەیدا زوحمان هەیە لەوەیدا کەم و کوڕیمان هەیە هەر ئەوەندەی دەسەڵاتێک بۆ دوو ئانا بۆ دوو مۆنیکا بۆ دوو وەنەوشە بۆ دوو دانە مەعاشی چاک دەستێکی بەسەرداهێناین ئیتر تەسلیم دەبین ئیتر پێیەکانمان دەلەرزێت ئەدێرەدایە ئێمە دەبێت بە تایبەت ئێوەی میدیاکار دەبێت کار بکەن بۆ ئەوەی کە
قام پەنجە دە ناو چاویان ڕۆ بکەن بۆ ئەو ڕۆشنبیرەی ئەو ڕۆشنبیرەی کە خۆی بە ڕۆشنبیری کورد دەزانێت بەڵام بەدائیم لە بارگای دەسەڵاتێکی بۆ گەن و فاسید و گەندەڵ کاردایە ئەمە ئیتر نوخبە نییە ئەمە ئیتر ڕۆشنبیر نییە دەبێ و بیریان بێنینەوە کە ئەتۆ لە دوژمن زیاتر خیانەت بەدایکی نیشتیمان دەکەی چونکە ئەو میلەتە فەقیرە ئەو میلەتە هەژارە خەریکی کاسپی و مەڕداری خۆیەتی خەریکی زەراعەتی خۆیەتی ئەوە تۆی دەبێ مەشعەلی ڕێگاکەی بی ئەوە تۆی دەبێت سیستم و نیزامی بۆ دابنێ کە ئاوا بە ئاسانی نەبنە خۆفرۆش ئاوا بە ئاسانی نەبنە جاشی وڵاتانی بێگانە ئەوە دەنا کابرا چۆن زانێ کابراایە کە کلاسی 1 و 2 سنفی 1 و 2 سەوادە چۆن بزانێ ئەو شتانەی کە من و تۆ دەیزانین ئەو هەموو کتێبە دەخێنینەوە ئەو هەموو دوژمن دەناسین شەو و ڕۆژ لەسەر ئینترنێت و لەسەر تۆڕی میدیایەکان ئاگامان لەیە کە تورک چەند پیسە مەبەستم دەوڵەتی تورکا دەنا لەگەڵ نەتەوە کێشەیەکم نییە یا مەسەلەن بڵین کە بنە ماڵەی بارزانی کاکە دۆستی کوردنین خەمخۆری کوردنین ئەی ئەو چوزانێ ئەو دەبینێت منداڵێکی ئەوەندە دوێنێ پێرە لە هێلکە هاتوۆتە دەرێ ڕوو دەکاتە دهۆک دەردوێنێ 200 دانە لیوا و ئەفسەری باڵابەرزی پێشمەرگەی کوردی هێزی پێشمەرگە تەحیەی بۆ دەکەن کوڕان عەیبە هەر عەیبە بۆ تۆ لە قانونی ئەسکەری نازانی کاچی تەحیە کرد ئەگە تۆ یەک تۆز بیزانی ئەتۆ چۆن تەحیە بۆ منداڵێکی دەکەی کە نە ئەسکەریە کە نە هیچ دەورەیەکی دیوە کە هیچ پلەیەکی نەبڕیوە بۆیە ئەمن دەڵێم ئەوانە نوخبەی میلەتی کوردن ئەو ڕیزەگاڕانەی کە بەناوی فەرماندە و بەناوی نازانم ئەفسەر و بەناوی ژنراڵ و بەناوی لیوا و چیچی ڕادەوەستن بەڕیز تەحیە بۆ منداڵێکی ماڵی بارزانی دەکەن ئەمە کێشەکەمانە ئەدێرەدایە کێشەکەمان پێت وانیە ئەمە ڕەوایەتیدانە بە دووبارە زاڵبوونی هەیمەنەی خێڵ بەسەر کۆمەڵگادا ئەدی ئەگەوە نەبێت چییە خۆ باشە کاکە خۆمە دەورانەمان دیوە سەلتەنەتی قاجارمان دیوە سەلتەنەتی سەفەویمان دیوە سوڵتانیەتی عوسمانیمان دیوە بەڵێ بەڵام ئایا شەرتی من و تۆی کورد دوای ئەو هەموو شۆڕش و کیمیاباران و هەڵەبجە ئەوە بوو بین کە نیزامێکی سوڵتانی دابنین دەفەرمون بوێرن بیڵێت وەکو سەرکردەی خێڵی بارزان کاک مەسعود بارزانی وەرە سەر تەلەڤیزیۆن بڵێ کاکە من ئەو نیزامەم دەوێت کە سوڵتان حەمید هەیبوو کە سوڵتان سولەیمان هەیبوو کە شاع عەباس هەیبوو من ئەوەم دەوێت بۆیە کوڕەکەم مقەدەسە هەر چەندەوەندە منداڵە هەمووتان دەبێت ئەوەی بکەن وەکو ئیکۆریا وەکو ئیچۆچوە هەمووتان دەبێت ئەگە کوڕەت منداڵەکەی من بێوە دەهات هەمووتان بچنە سەر ئەژنۆ بیڵێ ئێمە ژا دەڵێن ئایا دەڵێن نا ئەتۆ لەلایەک دەڵێ دموکراتم حیزبەکەت ناوی حیزبی دموکراتی کوردستانە لەلایەکیەوە دەڵێ ئێمە عەدالەت دەدبارێزین لەلایەکیەوە دەڵێ ئێمە وا لەلایەکی دیکەەوە نیزامێکم بەسەردا دەستەپێنی بە خشکەیی هەر بە وردەوردەیی بەبێەوەی کە پێم بڵێ بەڵام وردەوردە وای لێ هاتووە واد لە میلەتەکە کردووە کە شەرعیەت بدا بەو نیزامە بۆ گەنەی سوڵتانیزم زۆر باش ئەمن ئەوە لێ قبول ناکەم ئەتۆ دەبێت یا بێ بەڕاو بە سەراحەت پێم بڵێ منیش حسابی خۆم دەکەم دەڵام ئەمن لە نیزامێکی سوڵتانی لە نیزامێکی دیکتاتۆریدا لە نیزامێکدا کە پادشاکەم منداڵێکە و دەبێت تەعزیمی بۆ بکەم و دێ بچمە سەر چۆک ناژیم یا دەڵم زۆر باشە ئەوانە مقەدەسن کەواتە پێت وایە توێژی ڕۆشنبیر و تەواوی مامۆستایانی ئاینی ئەوەی کە ئەرکی لەسەر شانە دەتوانێت ڕێگری کا لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان پادەکەن نەچێتە ناو پلانێکی وەها پیسەوە بە 100% ئەگەر تورک ئەم 15 نیسانە بۆمبی ئەتۆمیشی پێبێت بەڵام ئەگەر 4 مەلا ئەگەر 4 ڕۆشنبیر ئەگەر 4 دانە لیوا ئەگەر 4 دانە دکتۆرای زانکۆ بێنە سەرخەت بڵێن ئێمە ئەو دیکتاتۆریەتە ئەو سوڵتانیزمە لە بنەماڵەی بارزانی قبول ناکەین ئێمە بەڵێ مەسعود بارزانی سەرۆکی حیزبەکەیە زۆر باشە سەر و سەرچاومان ماوەیەک سەرۆکی هەرێم بووە سەر و سەرچاوم برازاکەی سەرۆکی هەرێمە ئێستا بکوینە بەڵێ ئەویش هەر بە سەرچاو هەرچەند بە زۆری بۆ تێ کوڕەکەی سەرۆکی حکوومەتە ئەوە خۆمان دەزانین دیسانەکانە بەڵام کاکە تۆ منداڵە بچووکەکەت دەچێ بۆ دەهۆک بۆ 200-300 دانە لیوا و فەریق و مەریق و من نازم بەڵام ئەم قوتبانە ئەو هەموو ئەستێرە و مەستێرە چۆن ڕیز دەبن کاکە ئەمە هەر ئەو دیکتەکردنی ئەو نیزامەیە کە ئێمە بە درێژایی مێژوو
بە درێژایی مێژوو لە ئێران و لە تورکیا و لە سووریا و لە عێراق لێ ترساوین ئەوە هەر ئەو نیزامەیە کە وەڵڵاس ئەمن باوەڕ ناکەم ژنراڵەکانی سەددامی ئاوایان کردبێت کە خەڵک بەڕیز ڕاوەستن تەحیام بکەن نەتوانێت کەس زوولە بکە ئەمە خودایەتیە ئەمە پێغەم کاکە ئەمن وەڵڵا لەسەر دەستی ئێوە لەو تەلەڤیزۆنەیدا با کاک مەسعود بێ بڵە کاکە کوڕی من مقەدەسە کوڕی من کوڕی پێغەمبەریە کوڕی من دەبێت هەمووتان نازانم شێخی کۆیە شێخی دەبێت هەمووتان بەیعەتی پێ بکەن ئەمن لە قسە بۆ گۆ ناکەم بۆ ئێوە ناکەم چیتر دەڵم کاکە وڵاتی من کوردەواری وڵاتەکەم ئەو وڵاتی کە دڵم پێخۆش بوو وڵاتێکە کە نیزامێکی شێخایەتی نیزامێکی دەرەبەگایەتی نیزامێکی سوڵتانی هەیە منیش ئازادم تێیدا بژیم یا تێیدا نەژیم بەڵام ئەو دەمی بوێر بە ئەوەندەت غیرەت هەبێ و ناوێکی گەورەی دموکرات لەسەر حیزبەکەت لابە ئەتۆ لە لایەکی ئەوەم پێ دەکەی لە لایەکیەوە باسی دموکراسی باسی مرۆڤایەتی باسی مۆدێرنیزم دەکەی ئەتۆ باسی مۆدێرنیزم دەکەی بەڵام لە لایەکی منداڵێکی ئەوەندە هێناوتەتەوە نێویشن ناوە مەلا مستەفا دەیبەی بەڕیز ڕیزیان دەکەی دەبێت تەحیە بۆ بکەن دەبێت ئاوا بکەن کاکە ئەمە نایخوا ئەمەد بە چەندی ئەوەت بە چەندی لێت ناکڕم کاکە جان جا بۆیە کاکە ئاراجان بەڵێ خەتای کەس نییە منیش لە زیاتی مەسعودی بم هەر ئاوا میلەتەکە و ڕۆشنبیرەکە ئاوا کۆی لەم بن هەرەوەی دەکەم چی هەیە پێی ناڕازی بێت ئەمە حقیقەت قسەکەی جەنابتە دەبێ ئەم ڕۆکانە لە خوتبەی مزگەوتەکان کە تەنیا و تەنیا چاواشەکاری دەکەن بۆ خەڵک دەبێ ئەو ڕۆکانە لە خوتبەی مزگەوتەکان لە سیمیناری دانیشگاکان زانکۆکان لە ناو میدیاکانی وەکو ئێوە میدیا ئازادەکان بێن بڵێن کاکە ئێمە ئەو نیزامەمان نەدەویست ئێمە پێشمەرگەکانمان لە ساڵانی 60 و 70 و 80 و 90 کاکە تۆ لە ساڵی 60ەوە ئەم میلەتەی بە گژێکدا دەدەی ئەو میلەتە بە نێوی جەلالی مەلایی لێک دەکوژن ئەو میلەتە یەک بنەماڵە نابینی ئەلەم شارە گەورانەی دەهۆک و سلەیمانی و پرسیارێک ببوورەمە مەسا پرسیارێک گێتاراوە لەوەی کە لە باشووری کوردستان بەدەیان ساڵ خەبات و تێکۆشان کراوە سەدان هەزار گەنج و لاوی ئەم وڵاتە خوێنی ڕشت بۆ ئەو بوو کە لە ئێستادا ئەو حکوومەتە ئەو ئەزمونەی کە دروست بووە بخرێتەوە بەردەستی داگیرکەرێکی تریا خۆت خەبات بکرێت بۆ پاراستنی نە ئەسڵەن وانە بۆ بە شاهیدی هەزاران پێشمەرگەی دێرین بە شاهیدی سەدان خەڵکی ئەم شارە ئێمە لە شێستەکان و هەفتاکانەوە هەموو خەباتمان شەهید دەبین بە باوەشی ئاوەڵە شەهید بوون وەردەگرین بریندار دەبین ئیفلیز دەبین دیزەیبڵ دەبین هەمووی بە باوەشیاوەڵە لە پێناو دایکی نیشتیمان لە پێناو نیزامێک داڕشتنی نیزامێک بۆ داهاتووی نەوەکانمان بۆ خۆشمان نا قەتمان نەکتۆ بۆ خۆمان ئەم بۆ خۆم پێشمەرگە بووم ئەو ساڵانی ساڵ لەو دی و لەو شاخ و چێوەی بووم هەرگیز نەمان کتۆ بۆ خۆمان کتومانە بۆ نەوەکانمان ئەمە دروست ئەوە بە فیرۆدان ئەوە بە فریودان ئەوە بە چاواشەکاری ئەم دەسەڵاتەیە کە بەداخەوە لە ساڵی 91 بە پاتەی ئادیداسەوە بە پانتۆڵی دراوەوە بە سیارە و جێبی نازانم چیەوە شڕ و شقەوە هاتنەوە ئەو وڵاتە بە فیتی دوژمن بە فیتی دەوڵەتی داگیرکەری تورکیا و ئێران هات سواری سەری ئەو میلەتەی بوون و ئێستا کوێ دەستمان لێ هەڵناگرن نە ئەوەیە پێمان بڵن ئەوان چێن کاکە ئەمن هیچ پرسیارێکم نییە پرسیارێکی سادەم هەیە لە تۆ ئاغای بارزانی ئەتۆ چ سیستمێکت دەوێت بۆ وڵاتە ئەگە سیستمی دموکراتیت دەوێت گوناحە فەریقێک لیوایەک تەحیە بۆ پیاوێکی مەدەنی بکە ئەمن لە عەسکەری وڵاتان نازانم بەڵام ئەمە کوفرە ئەمە گەپسێتە ناو وڵاتێک کە بناغەی سیستم و ئەلفوبێی شارستانی و جێیشی تێدا بێت پێت دەڵێن کاکە ئەمە عیبە ئەمە کارەساتە ئەمە کۆیلایەتیە کە فەریقێک کە 50 دانە مێداڵیای بەشانەوەیە و بە پسینجەوەیەتی و لە 12 ئەستێرەی لێرە ڕیز کردو و هەڵۆ و چی و قەل و مەل و هەموو شتێکی لێرە ڕیز کردووە پێت وایە مەرجەعیەت بە خۆسەپاندنە بێ یاخود دەبێت گەل هەڵت بژێرێ قەت نەبووە ئەم مەرجەعیەتە بۆ ماوەیەکی کورد ڕەنگە بە دیکتاتۆریەت ڕەنگە بە سەرکوت ڕەنگە بۆ لەبیرتان چێتەوە سەدام شەرعیەتیە بوو مەرجەعیەت بوو سەدام بەخێن بە
داپلۆسین بە پۆستاڵ بە ئاگرتێبەردان بە زیندان بە ئەشکەنجەی ژن و منداڵی پێشمەرگەی شاخ هات دەسەڵاتێکی بەخۆیدا سەپات چی بەسەرات کاکە ئاراس ئەو میلەتە دەیە پرسیار بکەن کاک مەسعود تۆ چت دەوێت لە ئێمە بۆ دەستمان لێ هەڵناگری ئێمە دەمانەیە وڵاتێکی دموکراتی سێکۆلاری مافەکانی مرۆڤ مافی ژن کورە کاکە تۆ ئەتۆ بڕوات بە مافی ژن نییە ئەتۆ لە دنیا ئەتۆ ئەمەوە 31 ساڵە حکوومەتین کەس نە ئافرەتێکی ئێوەی دیوە نەژنێکی ئێوەی دیوە نە کەس دەزانێت ڕوخساریان چۆنە ئەتۆ چۆن دەتوانی دموکرات بی ئەتۆ چۆن دەتوانی سێکۆلار بی ئەتۆ چۆن دەتوانی باسی مۆدرنیزم بکەیت ئێمە بۆ ئەوە قەباتمان کرد وڵاتێک بین لە چەشنی وڵاتانی پێشکەوتووی دنیا لە چەشنی ئەو وڵاتانەی کە ئەوڕۆ مافی مرۆڤ مافی هاوڵاتی دەوێتدا پارێزراوە کاکە کورت و کرمانجی وڵاتانی بێگانش دەزانن ئەمە دوێنێ پێرە لە ئەوروپایە بووم باش دەزانن کە لێرە مافی هاوڵاتی بەعنای نییە مافی هاوڵاتی لێرە بوونی نییە لە سایاسەرسەری ئەم حکوومەت و دەسەڵاتدارانەی ئەودی و ئەودی و ئەوەی مافی نەبێ هاوڵاتیە ئەخە ئەگە مافی هەبێ ئەرێ دەکرێت کاکە ئاراز دە هەفتەیەکدا 4-5 پیرە پیاو کە ئێمە و تۆ دەبێت لە بازاڕی لە بەریان هەستین جێگای خۆمانیان بۆ چۆلکەین لە تەعزیەیەک بڵێن فەرمو مامەجان 4-5 دانە بۆ مەعاشێکی هیچ و پوچی تەقاعودی 200 هەزاری چواریان ئەو هەفتەی پێنجیان لەو هەفتەیەدا ئەمری خۆیان کردووە چۆن شتیوا دەبێت ئەوانە چۆن خەجاڵەتی ناکێشن ئەوانە چۆن نامرن ئەوانە چۆن دەتوانن چاو لە چاوی ئەو میلەتەی بکەن ئەوانە چۆن دەتوانن لە خوڕبەتی خۆیاندا لە تاریکی شەودا چاو لە چاو لە دایکی نیشتمان بکەن ئەخە دایکی نیشتمان ناتان بەخشێ ئەخە ئەو میلەتە بۆەوەی نابێ ئەتۆ پیرە پیاوێکی 80 ساڵە بەری بۆ سەرسەرەی مەعاش کوڕە سەرە نەماوە لە دنیادا ئەویش سەرەی مەعاش کوڕە چۆن شتی وا دەبێت مەعاشی خۆیەتی جا ئەو جار بێنی بنەتی بەسەردا بکەیت منداڵێکی دوی نەپێرێکانە کۆیلەیەکی خۆت بە نێوی قسەکەر بێنی بۆ سەر تەلەڤیزیۆن بڵێ وەڵا جا چۆن دەکرێت دەمانجێکدا دوو مەعاش بدێ ئەدی کاچی برات چۆن دەکرێت ئەتۆ سەدان مەعاشت بخۆی ئەی چۆن دەکرێت بیخۆی خۆتۆ بنەتی بەسەردا ناکەی قەرزی خۆی دەدەیەوە ئەگەر دەمانجێکدا دوو مەعاش بدەیت ئەوە دیسان 5-6 مەعاشی دیکە لە دوایین پرسیارم بکەم بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم لە سەروبەندی هێرشەکانی ساڵی ڕابردوودا کە لە 23 نیسان دەستی پێکرد گەل پشتیوانی گەریلای کردووە بە ئیرادەیەکی پۆڵاین تەواوی لایەنە سیاسیەکانیش نەچوونە بەرەی خیانەتەوە پشتیوانی دەوڵەتی داگیرکەری تورکیا نەکرد کەواتە ئەم ساڵ ئەرکی هەمووان چییە کە بەو ئیرادەیەوە تەواوی لایەنە سیاسیەکان وە بە پشتیوانی گەل ڕێگر بن لە پلانێکی وەهاوە لە کەجەکەش لە بانگەوازیەکەیدا دەڵێت دەبووە پارتی دیموکراتی کوردستان بەهاتایەتە بەرەی گەل نەچوایەتە بەرەی داگیرکەرەوە لە ئێستاشدا دووبارە بانگەوازی بۆ دەکات لە دوایین ڕاگەیەنراوی کەجەکەدا دەڵێت لە ئێستادا وەکوەوەی کە هاوکار و پشتیوانی گەریلانیت هاوکار و پشتیوانی گەلەکەت نیت مەچۆرە بەرەی داگیرکەرەوە بێدەنگی هەڵبژێرە زۆر ئەرکی تەواوی لایەنە سیاسیەکان و گەل چییە کە ڕێگر بن لە جێبەجێکردنی پیلانێکی وا بە هاوبەشیکردنی پەدەکە لەو پیلانەدا نەتەنیا نابێ بستنە بەرەی دوژمن و داگیرکەر و بنە ماڵی بارزانانی بەڵکو فعلا زۆر ڕاستە ئێمە دەبێ لە لای گریلابین دەبێت شعار بەرزکەینەوە هەمومان گریلاین دەبێت شعار بەرزکەینەوە هەمومان دژی ئەو داگیرکارین هەمومان نامانەوە ئەفرینێکی دیکە بقەومێت چونکە تورک دەزانی چوو بۆ هەر جێگایەکی وێراهین دەکا داگیری دەکا کە داگیری کرد تا دەری دەپەڕێنەوە دەڕاتە دەرێ قیرسپی دەبێت بۆیە ئەرکی هەمومانە بە تایبەت ڕووی من لە ڕووی ڕۆشنبیر و نوخبەیە ڕووم لە مەلاو لە ئیمام جومعە لە سوزانم خەتیبان لە مامۆستایانی زانکۆیە دەبێ هەموو شێوێ بێن لە تریبونێکی وەکو جەنابەت قسە بکەن محکومی بکەن بوێر بن نەترسێن مەعاشیان دەڕوا نابێ کەیف خۆیانە باب فەوتێ کورە کاکە دایکی نیشتمانە دەوت تەحەدای لێ دەکەن تۆ دیسانەکان دەفکری ئەوەی دایکە نەبادا فڵان کوڕە سەرکردە و فڵان کوڕە مەسعود دڵی لە من بێشێت یا مەسەلەن ڕوتبەکە بەرز نەکاتەوە کاکە عیب ژیان ئەوەندە سوگ نییە وەرنە پێشێ وەرنە سەر جاددا هەموو ڕۆژە مزاهرە بکەن لە دهۆک هەموو ڕۆژە شیروانەکانی شیلاتزێ بن هەموو ڕۆژە ئەوەندە مرد بن ئەوەندە بەغیرەت بن ئەوەندە ئازا بن ئەوەندە وەکو کچانی و گریلا لە ئەیچ و
ئەوە بن ئەوە وەرن لەگەڵ ژنان بە تایبەت وەرنە سەر جادە لیان قبول مەکەن دەبێت لیان قبول نەکەن هەموو شەوێ لەو تریبونانە ئیستفادە بکەن و بێن قسەی خۆیان پەیامی خۆیان بگێنن کە هەمومان گریلاین ئێوە ناتوانن گریلا بۆ لە ناو دەبەی بۆ لە ناوی دەبەی پێم ناڵی بۆ لە بێنە بزانم ئەرێ هەنگاوێک ئەتۆ 4-5 دانە ساڵە بە نێوی ڕفراندۆم بە نێوی نازانم چی 1000 درۆت کرد کە منەوە دەوڵەتی کوردی ئەو تاوە دەچفامدە چاوی داری پێتانە ئەتۆ ئاوە درۆت کرد ئەستاکوونی ئەتۆ چووی لە بەغدایە لە هەموو عێراقێکی عێراقی تری کوڕە ئەم شەڕە دەکەی لەسەر کادری خۆت شتێکی ئەو تۆی نەکتۆ کە تۆ ئاوە خاکت بە تورەکان کێشاوە ئەو درەوجە لە سێت لە چییە خەڵک کەشف دەستت کەش بە کاکە ئەتۆ هەڵدەستی کادرێکی خۆت دەکەی بە مەوازیها دەیکەی بە بیانوو بە قوربانی ئاغای سیستانی دەکەی کوڕە عەیبە کوڕە شوورەیە هیچی نەکتۆ کادرە ئەگە کوت پێشتی تۆ ئەگەر ئەوەندە وەفاتە بێ بۆ کادری خۆت بە دیفاعی لێ بکەی دیفاعی لێ ناکەی هیچ تەسلیمی گورگەکەشی دەکەی بۆیە ئەمن دەڵێم ئەوانە وەفایان نییە وەفایان بۆ خۆیان نییە سبەینە دووی ئەوانە بۆ خۆیان لیان بقەومێ وەکو مەیمونەکەی کە لە قەفەسیان کردبوو بنەکەیان ئاگر تێبەردا ئاخرەکەی زەختی بۆ هات هەستا مناڵەکەی داناچوو سەری پشتی منداڵەکەی ئەوانە لەو بابەتن ئەوانە نین کە وەفایان بۆ ئێمە هەبێت ئەوانە نین کە کادرەکانی پارتی لەگەڵوانمە ئێوە ئیسانایەکی شەریفن بە نێوی خەبات ڕووتاندا هێزێکی کردووە بەڵام بزانن درۆتان لەگەڵ دەکەن بزانن چاواشن دەبێ ئێمە گریلای قەندیل لەو وڵاتەی دەبێ وەک تۆوی چاومان بپارێزین مامۆستاکانی زانکۆ خەڵک نووسەر ئەدیب وەرنە سەر جادەی حەملە هێرش بە گریلای کەجەکە حەملەیە بە من حەملەیە بە تۆ هێرشە بە تۆ لە ناوبردنی ناسنامەی تۆیە بۆیە دەبێ هەمومان ئەوەی قبول نەکەین دەستەکانی خۆش بە دووبارە بەڕێز عەلی کەریمی و سەرسپاس بۆ بەڕێستن سپاس بۆ تۆش